ئەو مەلایکانە سەلامی خوایان لەسەر بێ بۆ ئینسانی ئیماندارە دەڵێن کە لە دنیادا حتا مردن عیبادەتی خوای کردووە، پێی دەڵێن نحن ئەولیاؤکم في الحياة الدنيا وفي الآخرة. مەترسە خەم مەخۆ، ئێمە هاوڕێی ئێوەین، برادەری ئێوەین، یارمەتیدەری ئێوەین، دۆستی ئێوەین لە دنیا و لە قیامەتیشە. باشە تۆ ئەگەر مەلایکی خوات دۆستی تۆ بێ و هاوڕێی تۆ بێ لە دنیا و قیامەت لە چی ئەترسی؟ کۆمەڵە کەسێکن سەلامی خوایان لەسەر بێ گوناه و تاوانیان نییە بە هیچ جۆرێک. جاگە پێت خۆشە لە دوای مردنت مەلایکەی خوا هاوڕێ و برادەر و دۆستی تۆ بێ، دیندار بە و هەتا مردن دینداری بکە، بەردەوام بە. کاتێ ئیمامی سعدی کوڕی ئەبوو وەقاس ڕەزا و ڕەحمەتی خوا لە بێکێکی لەو کەسەی دەنەفەری مزگەنی بەهەشتیان پێدراوە، کاتێک کە ئیمان دەهێنێ و باوەڕ دەهێنێ دایکی زۆری خۆشەوێ ئەڵێ ئەی سەعەد ئیتر من لە مەولا مان دەگرم، چونکە دایکی بتپەرست بوو، چۆ بەرخۆر لەبەر خۆرەکە دەوەستا نانی نەدەخوارد، ئاوی نەدەخوارد بە هیچ جۆرێک. ئەوی حتا گوازە دینەکەی محەممەد نەهێنی صلی الله عليه وسلم، نە لەبەر خۆر لاچم نەخواردن دەخۆم نەخواردنەوە. سعدی کوڕی ئەبوو وەقاس ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەی دایکە سوێن بەخوا 100 ڕۆحتیا بێ نەک ڕۆحێ 100 ڕۆح یەک لە دوای یەک ڕۆحەکانن دەربچێ بەخوا دایگیان وازە دینی پێغەمبەری خوا ناهێنم صلی الله عليه وسلم، نەک ڕۆحێ 100 ڕۆحەتە بێ بمرێ من واز ناهێنم، بۆیە بێهیوا بلەوە. ئەوە دینداریە، ئەوە بەردەوام بوون لەسەر دینداری خواپەرستی. جاکە پێت خۆشە مەلایکەی خوا هاوڕێت بێ، دۆست و برادەرت بێ لە دنیا و قیامەت، دیندار بە حتا مردن.